سەرەتای وەرزی هاوینە و گەرمای تاقەت پڕووکێن دەستی پێکردووە. گەرمیان تاوی سندووە و تۆڕە کۆمەڵایەتەکانیش لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما وا تاوەسێنێ. با سەرباسی گەرماکەی گەرمیانە. بەڵام پیاوە قەیمیەکانی گەرمیان ئەڵێن گەرما ئاساییە و هەر هەبوو و لە گەرمای زیاتردا کاری قورسیشمان کردووە لە دێر زەمانەوە. بەس گەورەکان دەربەست نایەن بەس بچکەکان دایمەن نەفێنکاییەکان گەنجەکان ئارەوەڵا ئێمە جاران مەگە بۆ نان خواردنەکە بەهاتاینەوە بۆ سێوەر ئیتر سێوەرمان نادی ئەڕۆیمان ئیشی قورسیشتانە کرد. ئارەوەڵا عش قورسمانە کرد درەومانە کرد کێشە کاکێژان کشمانە کرد والله ئەمە والله من ڕێم یەلی ڕناوگم گەرما بەڵقیدا مەڵق یعنی مەڵقیدا ئەو عەرزە کولیایە ئەیسەی هەروەسایە تۆ تەماتی چی هێمە بووینەوە هەقلە مامری بووینەوە والله مەڵقیدا بەس ئیسا ئەیسەشەوە و گەرماسا و گەرما هێمە فێری بەری من بەریدە بووین بۆیە بەرێم گەرما ناگرین. بەشێکی تر ڕای جیاوازیانێ بە شێوەیەک شۆفێرێکی بار هەڵگرە و دەڵێت لەبەر گەرما ئۆتۆمبیلەکەم ڕاگرتووە و بەرگەی گەرما ناگرێت کاری پێ بکەم. ئەوە گەرمە باسی هەر مەکە گەرمای گەرمای لە تاریخە من عمرم هەمتا شتەکەمە گەرمای وامە نەدیە باران بێبارانی وامانە نەکێشاگا لەخوا بەزیاونە باران بووە باسی لێکریا ئیسامە 3 ساڵە ئێمە وشکە ساڵیە نەخەلەتێ نەگیاتێ نە هیچ ئەتێ گەرمە دنیا ئەیچی بکەین ئەمانە هاتن ڕزقی ئێمەیان بڕی ماڵ ئێمەیان تالان کرد ڕەنجێمەیان بێوەرکرد گەرما کاریگەری لەسەر کەسابەتە بۆ ئەرەوەڵا ئێستا من ناوێرم سیارێکم لە ماڵە خەفتە ناوێرم بیوم کاری پێ بکەم گەرمە گەرەوە بارۆ بیوەی ئەی بارەش گەرمە خۆت زانین دنیا گەرم و ئاو نییە و هیچ نییە و ئەگەر بڕۆین بەلای ئاوارە عەرەبەکانەوە ئەوانی شەڵێن گەرمیان کوا گەرمە باشوور ببینە چ بۆق و گەرمایەکی هەیە بە کورتەکەی لای ئەوان هەمیشە جەو حل و جا گەرماکەی هەرچەند بێت. الجنوب أكثر بسبب الرطوبة عالية جدا هناك مو مثل هنا ماكو رطوبة الرطوبة عالية جدا هناك 95% رطوبة هنا ما يطلع 60% رطوبة بالنسبة للجو هم كلار أحسن بالليل بس تغيب الشمس الجو يصير رطب يعني باردة تصير سردة مو مثل الجنوب تغيب الشمس ما تغيب الشمس هي حارة. گۆڕانکاریەکانی سروشت لەم ساڵانەی دواییدا کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە ڕافتاریشی گۆڕیون بە شێوەیەک چالاکیە ژیاریەکانیان لە ڕۆژدا دەوەستێن و لایەنە پەیوەندیدارەکانیش هۆشداری دەدەن لەوەی خەڵک خۆیان نەدەنە بەر تیشکی خۆر لە کاتژمێرە گەرمەکانی ڕۆژدا. ڕێبین محەممەد شارپرێس گەرمیان.